ڕوو دەکەمەوە گەنجە خۆشەویستانەی کە دیسکۆن کە جلی تەسک و تەنگ لەبەر دەکەن کە جلێک لەبەر دەکەن شەرمەزاریە ڕوو دەکەمەوە گەنجانەی کە نوێژ ناکەن ڕوو دەکەمەوە گەنجانەی غەیری جومعە نایەن بۆ مزگەوت یا هەر نایەن بۆ مزگەوت ڕوو دەکەمەوە گەنجانەی جلی تەسک و تەنگ لەبەر دەکەن و پانتۆڵی دڕاو لە پێ دەکەن ملوانکە لە مل دەکەن و گوارە لە گوێ دەکەن ڕوو دەکەمە ئەو ملوانکە لە ملانە دەڵێم گوێ لە بەسەرهاتی ئەو گەنجانە بگرن کە لە تەمەنی ئێوەدا بوون بەس تەنها تەمەنتان تەمەنی یەک بوو لە تەمەنی ئێوەدا بوون بەڵام لە هەموو شتێکا لە ئێوە جیاوازتر بوون بەڵێ خوای گەورە دەفەرمێ ئینەهم فتیەة ئامنوا بربهم ئەوان کۆمەڵە گەنج و لاوێک بوون لاو بوون ئەختیار نەبوون بە تەمەن نەبوون عمریان 40-50 ساڵ نەبوو ئەوان کۆمەڵە گەنجێک بوون ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئیمانی ڕاستەقینەیان بەخوا هێنا ئیمانێکی بەهێزیانە وەکو شاخ وەستا بوو ئامنوا بربهم چونکە ئیمانداری ڕاستەقینە بوون وەزیدناهم هودا ئێمەش هیدایەتی ئەوانمان زیاد کرد ئەوان عولەما نەبوون ئەوان بەتەمەن نەبوون بەڵام لەگەڵەوەدا ڕێگای هیدایەت و خواناسیان گرتە بەر ڕێگای بەختەوەری دنیا و قیامەتیان گرتە بەر ناوی ئەوان چۆ مێژووەوە بەڵام کێ هاوڕێکانی دەناسێ کێ پاشاکان و دەسەڵاتدارەکانی ئەو کاتە دەناسێ ئەو ناوانەشی کە هاتۆ کێ لێ وایە خوای گەورە ناوی ئەوانی هێڵایەوە هێشتەوە بە زیندویی بە سەربەرزی جاکارێکی وا بکە لە دوای مردنت ناوت بە بەرزی بمێنێتەوە بە ئیزنی خوای گەورە بۆیە بەردەوام ئەوان داوای یارمەتیان لە خوا دەکرد خوای گەورەش وەزیدناهم هودا هیدایەتی ئەوانی زیاد کرد لە حەدیثێکی صحیح مسلم داهاتەوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە میهرەبان دەفەرمێ ئەی بەندەکانم هەمووتان گومڕان إلا من هديته إلا أو كسنبك من هدايتي أدم إلا هموت أن قمران فاستهدوني أهديكم إيه وداوي هدايتهم لكن منش هداية أنا دم داوي هداية الأخوابك بوي أوانا براستي خواهي قورا هل يعني بجارك وملقنجي كي إيمان دار خواهي هدايتي أواني زياد كد إيماني أواني زياد كد الرئيس وحرمتي أواني زياد كد شنك لقل خواه دا راستي عندك كد بوي والله بختوري لودا الشرعي خوا ديني خوا تطبيق بكي جيب بكي بختوري لودا نية تقليدي أوروبا وغرب بكي أو بختوري نية قنجي خوشويست الرقاي أوان هاو بشيرا وكو أوان إيمان دار با بوي لدنيا وقيامة سربرز بي